بەناوی خوای گەورە میهرەبان ئەمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی هەستان بە سازداری ئەوانەخوانێک بۆ کۆمەڵێک کادیر و ئەندامانمان مامۆستایانی ئاینی بەڕێز و خۆشەویست کۆمەڵی خوشی بەڕێز و خۆشەویست بە چاکمان زانی و پێویستمان زانی لە خزمەتیان دابین و خزمەتیان کرد و بە میوانداری بەڕێزان مامۆستا شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی و بەڕێز مامۆستا فەتحوڵڵا بانخوازی شاری خەلیفان و دەوروبەری.